سڵاو هاوڕێیانی خۆشەویستم، خۆشحاڵم دووبارە گەڕامەوە لاتان بۆ تاواکردنی چیرۆکی یاری ئانچارتد 3. هاوڕێیان ئەگە بەشەکانی پێشووتانە بینەوە بگەڕنەوە سەیری پارتی یەکەم و دووەم کەم بۆی بەتواتی لە چیرۆکی یاریەکە تێبگەن تاوەکو بەردەوام بین. بەڵام پێشەوەی دەست پێکەن هاوڕێیان ئەگەر تازم بۆ کەناڵەکە لایک و سەبسکرایب لە بیر مەکەن. یاڵە با بڕێن. This way. Watch your step. ئاگداری هەنگاوەکانت بە. I don't know, kid. You sure we're in the right place? This doesn't seem old enough to be a Crusader castle. Looks more like Renaissance to me. You haven't been reading my بەستە books again, مشاو have you, دیمەنەکە Sully? ناوڕێیان. ئەی No, هەوار Lawrence لۆ says the دیمەنە original castle was جوانە. built in the 11th century. The rest was added on later. يلا بابا اوه والله خەریک بوو هاوڕێیان خەریک بوو بکەو بەس هەر ئەو ڕێگایشمان نیەگە غەڵەت نەبووم. والله مردی ئەدێم بەچیدا بڕۆم هاوڕێ هەنەر ئەو ڕێگای هەیە ڕێگای تر ئەوت لاکۆ سۆلی لاکۆ بە پازەکی هەڵدەم لە جاتی پازدەم خۆم فرێدا ئەی هەوار Ooh, now this looks sketchy. ئەو دیمەنە جوانەی تازێمە نا لەو بەر نەبوون. Look, Sully, your first car. ئۆ ساڵی 1927 سەیرە زایرە بکە ناوڕێن چەند کۆنە زۆر تەمەنی پیرە. یاڵڵا نامرین نانان نەتوێ لێرەش بمرین. Yeah? What's this, Mr. Wizard? Law and order. Pretty tacky. ئەوە گەشتینێ هاوڕێیان. Now, the knight who owned this castle, Lord Godfrey, returned from the Crusades in the 12th century. According to Lawrence, all that's left of the original castle is the square keep and the gardens. If Godfrey brought any secrets back from Arabia, that's where we're going to find him. هاوڕێیان لێرە دەرێت بە گوێرە قسەکانی لۆرنس لێرانە تەنیا دوو شوێن سەلامەتن. یەکیان قاسەکەیە قاسە چوارگۆشەکەیە لەگەڵ باخەکە. ئەگەر شتێکمان بێت پەیوەندی بە زمانی زوو هەبێت پەیوەندی بە زمانی زوو هەبێت دەبێت یەکێک لەو دوو شوێنە بێت. یاڵە با بڕۆین بگەڕین ئاوای پێ دەڵێت. ڕێگایەکە ئەوتانی وەرە سۆڵی وەڵە لە بیرمان ماوە دەرگاکە داخراوە دەبێت ڕێگایەکی ببینینەوە. یاڵ ئەی هەوار وەڵا خەریک بوو بەربینەوە هاوڕێ. About that window above you. I don't want to cut myself. باش ئاگاداری خۆی دەبێت. Right, nice going, kid. Be right back. I'll be waiting. دەڵێ دەگەڕێمەوە دەڵێ باشە چاوەڕێمە. هیچی لێ نییە با خۆمان تاخیر نەکەین. ئەوەتە ئەی هەوار ئازاری هەیە. Hey, kid, up here. It's chain shut. All right, back up. I'll shoot the lock off. Sure, that's the only thing you shoot off. I said lock. خەمن دەبێت سۆلی دەڵێ پەنجەرێکم دۆزیوەتەوەتە سۆلی دەڵێ بەڵام قفلەکی لێ ڕێی لێگرتووە پەنجەرەکە بتەوە هەوڵە بیکەیتەوە. ئەویش دەڵێ باشە بڕۆ دووەم تەقە دەکەم. دەڵێ باشە بەس گولەکە یانی تەقەکە کرد بە من نەکەوێ درێکیش دەڵێتن من وتم لە قفلەکە دەدەم نەک لە یاڵڵا وارە خوارێ. You good? Okay. We're gonna make our way through the chateau to the gardens. That's where we'll find the old king. ئێرەم لە بیر ماوە سۆلی دەیوەرە Oh man, look at this place. ئەو دارە لا بۆ بڵێ نابێتەوە با بچم ڕێگات بۆ بکەمەوە. Get it open. This damn beam's in the way. Yeah, we gotta get some leverage. Think you can get وەرە up وەرە there? وەرە ئەوتە ڕێگایەکە وەرە وەرەوەم لەگەڵ هەرگرە Wait, this'll work. تە وەرە وەرە کاک سۆلی وەرە
do it? يلا با بچین دەرگاکە Be بکەین careful up there. Whole damn thing's rotten. ئاگاداری خۆمان دەبین کاک سۆڵی. Looks like those chandeliers are on some kind of pulley system. Yeah. Oh. Must be how they lowered them down to clean them. Hey, There there's some is- kind of mechanism over there. میکانیزمێک دەبینم بۆ لەو بەر هەنی ئەوە ئەگەر ڕەنگە ڕێخۆشکەربی بۆی بتوانین دەرگاکە بکەینەوە دەڕوت بسوڕێنە هی هەوار دەستخۆش ئەوش میکانیزم I have an idea. باوەش دەچینە ئەو بەر و دەرگاکە دەکەینەوە یاڵە ئەنە ئەو لای نییە یاڵە ئافرین درێک باشت خوا ئەوە معقولە ئەی هەوار ئەوە لۆ ناچێت دەسەری ئاها تێگەیشت تێگەیشتی ماوەڕێیان بەس ئەلێرەش دەتوانێت خۆی فرێدە وەڵی سێرە دەتوانیش لێرە ڕەخۆمان پاس دەین بۆ ئۆبەر بۆ وەڵای معقول نییە هاوڕێن Oh, that's cool. باشە لۆ یەکەم جار نەچوو یەکەم جاریش بڵندمان نەکرد هاوڕێیان It's coming out of the ceiling. باشە باش سۆلی پەلەی مەکە کاکاتە دەچمە ئۆبەری ئەتەمش یاڵە وەڵی خۆی تێڵ نادا دەی کاک سۆلی دەی کاک درێک تخوا هەوڕیانەوە معقولە دەست خۆش وەڵا بەعستەم All right, here we go. دەی Right. دەست خۆش دەرگایەکەمان کردەوە Question is in what? Be right down. ئۆ هاتە خوارم Is that a popcorn machine? دەڵێەوە مەچینەی گەرمە شامیە ئەوە سعات کاکە زمانی زوو مەچینەکە بووی گەرمە شامیەگە بە بیرتان بێ هەمان ستایل هەمان شێوەی لەوەی نزیک بوو بەڵامەوە مەچینە نییە مەچینەی گەرمە شامی سۆلی وەڵی ئافەر سۆلی یاڵە باڕێ Okay, let's see if we can find a way to that tower. باشە باش ئێستا ڕێگایەک دۆزینەوە بەرەو تاوەرەکە ئەوت ڕێگایەکە ئاسانە ئەوزانم دوو ڕێگا بوو وەرە سۆڵی وەرە ئەوش قادر مەک لێرەیە Hey, Nate. Square tower. Looks pretty old. ئۆ That matches the one in Lawrence's notebook. ئەو That must be تاوەرەکەی it. زۆر کۆن Nice. بە دیار دەکەوێت درێکی ژووتی ئەوە لە دەفتەری یا نیاوڕێیان یەک دقیقە درێکیش پێگوت ئەوە لە دەفتەری یادگاریەکانی یانی یادداشتەکانی ناوی چ بوو لۆرانس هەمان شتە ببورە ناوڕێیان ئەلێرە سۆلی ئەو بینایەکەی بینی وتی ئەوە تاوەرەکەیە زۆر کۆنا درێکی ژووتی لە دەفتەر یادداشتەکانی لاورانس هەمان شتە بۆیە دەبی خۆمان بگەێنینە ئەوێندەر یاڵە ئێستش باوچینەوێ
ليرة سبوت يلا. Looks like we can get through here. Yeah? Yep. Come on. We got it. Watch it! ضربة. Thanks. ڕێگایەک بدۆزینەوە بەرەو ئەو پەزلەکەی ئێرە هاوڕێیان. ئەو پەزلەکە چواردانێ 1 2 Hey, 3 Nate. 4 Isn't this the same symbol that was on the tower? لە بیرم ماوە سۆلی لە بیرم ماوە It's gotta پێیدا mean something, right? لە بیرم ماوە بابزانین Fireplace? Right on the nose, don't you think? بزانین لە بیرم ماوە یان نە Hey, با check out these suits تاقیکەین و of جارێکم بەبێ ئەوەی تەماشای دەفتەرەکە بکەین وەلا نە لای Lawrence made a خۆمان لای note about خۆمان something like this. تەماشای دەفتەرەکە ناکەم هاوڕێیان بزانم لە بیرم ماوە ئەوەی چوارەم ئەوی دەستکاری ناکەین یاڵە بزانین بیرم ماوە یاخودنا چۆن لە بیرم نەماوە هاوڕێیان بێکجاری دەرگایەکی نوێنی All right. Gotta hand it to you, Sully. Seems to be stuck. So let's unstick it. یاڵە Okay. I'll push, you pull. On 3, ready? Wait, 1, 2, pull, or 1, 2, 3, pull? Just pull. ئەڵای پەیوەندی ئەو دوانە زۆر بەزما هاوڕێیان درێک دەرێ با پاڵی پێوێنین 1 2 3 سۆلیش دەرێ 1 2 3 پاڵی پێوێنێن یان 1 2 پاڵی پێوێنین Hey, you all right? Yeah. Yeah, I'll live. دەژیم دەڵێ تۆ باشی دەڵێ یان There's no way دەژیم I'm getting نەمردوم back up there. باوەڕ ناکەم ڕێگاکە I'm بێ gonna head بۆ this سەرەوە way. Just meet me on the other side. من بۆ ڕێگادا دەڕۆم لە دەرگاکەیتی لە لایەکەی تر دەدەبینەوە ئاگدار بە بەش چاوان ئاگدار دەبین هیوادارە ڕێگایەکە بێ لەو بەر بچێتەوە سەری دەرئەوە چیە ئەو دەنگە Should be able to get through here. دەی درێک ئەو ڕێگا دەستکە چیەوە گەتەنە ئاگ یاڵە باوڕێ بەڕاستی حەز ناکە ئەو یاریە تەواو بێت یعنی ئەو چەندەم جارە دێکەم بەڵام هەمان هەستم هەیە هیوادارم ڕێگاکەمان ڕاست بێ هاوڕێیان ئەو دڵی چۆن لێ دەدا چکە زۆر لە ژێر ئاوەکە ماینەوە هەناسەمان نەدا تاوە ڕێگە ڕاستەکەی Hey, light. ئۆ ڕووناچی ئەو ئاماژەیەکی باشە ڕووناچی ئاماژێکی باشە بۆی بگەڕینەوە سەر زەوی ئێستا ئێمە لە ژێر زەوینە یاڵە یاڵە درێک Oh, thank God. Way out. سوپاس ڕێگایەک دەرچوونم دۆزیەوە بۆ سەرەوە یاڵە درێک ئۆ Piece of cake. هیزی کێکی چێ وەڵای دەڵێ ئاسان بوو بەس ئاسان نەبوو کاک درێک بەڵام ڕزگارمە ئۆ یەکێک لە پیاوەکانی They're here somewhere. تالبۆت Hunt them down. I gotta warn Sully. جەماعەتی مارلۆن هەموو هاتوونە ئەوش دەڵێ دەبێ سۆلی ئاگدارکەمەوە یاڵە هاوڕێیان یەکەسە بیکەینە شەڕ وەڵا خەریک بوو بەربینەوە هاوڕێیان خۆم والله بەحاڵ ڕزگار بووین
والله هاورين هذا دبن برا دي او استكوا باش بنا مردين هاورين او استكوا لو بخوم لي امشي بس خوش سنيرة وكاو دو نفرتيان لي هاد هذا سيشين دير وانا كرة قربة سلورة يلا ريقاك دوزينو هاوريان اوه تا ريقاك هلا بيرم بلا معك راوريان بلا معك بلا معك انا خوينم دبر بوا والله الشانس معنا بوارين سمول ارمي جيش شي بتشوف بتشوكن او هم تاونابن درجاك ابو اري بو بينا في لري او خدا يقول له بس انت خوش سمول ارمي جيش شي بتشوك او بتشوك بنو هم بوبورا Thanks for the gift, boys. يلدو آريا يلدو عم بدلا خلينا هردوك اي اوه انا نشانه ما راست اوريا زاني القنبله اللي ما لينا ما بابر يلا ليرة الشرط شي خوش تاوري ما ناوري بس سولي ما لي بزن سولي والله اوتا السولي وزع 10 ليت تاخير بوم هري والله التاخير بوي هري نفر ديدن يكوا بشير نانا Looks like Marlowe brought a goddamn army. Yeah. I think the bus just got here. كورن نانا هيدا سخوش كورن نكي هاتم سولي خود بقرا نكي دي بس سر الدربي او سكري They must have followed us. It's the only way. يلا
ئەو ئۆلو نامێت قومبالەکە بە خۆی تەقیوە ئارێەوە الله ئەوم بە دڵاوەڕیان ئۆ نەفەر زۆر ئەو زۆرە تاقەکردنێکە لەڕێ ئەو خودای والله لە بەکارەبا مردم They must have followed us. It's the only way. ئەوە چی ئێرێ وەڵا ئێرم نەدیت بوو دەرگاکە بوو کە سەرەتا هاتین داخرا بوو وەڵاهی ئەو کوشتنە زۆر جوان باوەڕیان ئێ وەڵا جوانە قومبالەکە بەخۆی تەقیەوە لەکوێیە یاڵە سۆلی هەردە بمرە دەچینە ژوورەوە کاکە دەچینە ژوورەوە دەڵێ با بچینە ژوورەوە هیچی لێ نییە با بڕۆین لەو ڕێگایەوە پێویستمان بە سۆلیە بە یارمەتی مامداتن سۆلی وەرە تۆزێک یارمەتی مامدا ئێدەی ئەرێ سۆلی دەوەرە کاکە پیر بووە تااقەتی نەماوە سۆلی بە دەست خۆش زۆر باش ئێستا ڕێیەکی دەبینمەوە کاکە سۆلی هیچ خەمن نەبێ ئێستا ڕێیەکی دەبینینەوە قادرمەی لێوەرە تو سێری ئەمە بکەوە چییە ئەوە چی ڕوویدا ئەوە کۆ بڵێ چی ڕوویدا وتی ئەوە چیەوە یەکێک لە پیاوەکانی تالبۆتە سۆلیش ئەوە سۆلیڤانیش دەڵێتن بوو یەکێک بوو یعنی ئێستا مردووە و پیاوی کەس نییە مەبەستیەوە بوو درێکش دەڵێ دەبێت چی بەسەرات بێت سۆلیش دەرێ هەر چیەک بێت من ئەمەم بەدڵ نییە مەبەستی تی بڵێ وەزعەکە باش نییە یاڵا خوارەوە باش من ئەمردین یاڵە سۆلی پازڵەکەی هاوڕێیان Yeah. Doesn't say anything though. It's just nonsense. Anything about it in your notes? Yeah, I think so. دەی لۆرەنسیس تێبینێکی لە کتێبەکان نەنووسیوە دەربارەی ئەم مەتەڵە ئەوش دەڵێ با سێرێکی بکەم هاوڕیان ئەوەی لای دەستە ڕاست لای دەستە چەپ نووسینەکە پیتەکان هێمایەکە بۆ خوارەوە تۆ چواردانە پاشان سێ جاران دوای چواردانە دوو جاران سێدانە بۆ خوارەوە ئەو دەفتەرە گرنگەکەی لە چییە لە یاریان چاتر هەموو شتێکی تێدایە یعنی هیچ پێویست ناکات و خۆت شۆش بکەیت و بیر بکەیت و ئەوشتانە نە ئەو دەفتەرە بکەوە لە هەموو شتێک یارمەتی دەداتن ئاسانکاری بۆ دەکات لە پەزلەکان باش هاوڕیان یاڵە ئێستاش با پەزلەکە بکەیت هاوڕێیان ئێستا با دەفتەرەکە بکەینەوە بزان چ دەڵێ دەرێت چواردانە ئەوەی بۆ خوارەوە تۆ چواردانە وانە ئەوە یەک ئەوە دوو ئەوە سێ ئەوەش چوار وایە پاشان دەڵێ چەند جاران دەڵێ سێ جاران سێ جار یەک دوو
ئەوەش سێ وانە پاشان دەڵێ چواردانە لەوە چواردانە ئەوە یەک ئەوە دوو سێ چار پاشان دوو جاران یەک دوو پاشان سێ لەو شتەی یەک دوو لەو ئاماژەی ئەوە سێ وانە ئیتر کۆتایی هەڵە نانە لە بیرم مابوو بەڵێ بەڵێ سۆلی ئەنجامماندا Pitch dark in here. Want to give us some light? Sure. دەڵێ پندێک پێویستم بە ڕووناچیە دەتوانی داگیرسێنی ڕووناچی بکەیتەوە سۆلیش دەڵێ بێگومان Hey, a little more light, Sully. You got it. پێویستمەندە ڕووناچیە گارد ئێستا یعنی وەکو بڵێ بە چاوان ئێستا ڕووناچی دەکەمەوە Seems to be an alchemist lab. Wait a second. Does this place remind you of anything? Yeah. ئەو لە ئاماژەکەم ناداتێ Now that you mention it. Sully. Sully, this is John Dee's lab. Way out here. وەکو بڵێ ئەوە Well, he شوێنی must have traced the clues back to Yeah, the it's the- how do I mark Crusades, that just like kind of- Lawrence did. Hey, look at this. سەرتاوەتی ئێرە وەکو تاقیەکەی دەردەکەوێت What are these symbols? داوای ڕووناچی کرد و It's like سۆلی he's trying to ڕووناچی work something out. باقسەکانم There's تاواکەن some sort of message written here in a Nokian script. چی وتاوڕێن وتی ئێرە لە شوێنی کەسێک دەچێت کە ئیشی کیمیایی تێدا کرد بێت ئەوە هیچ شتێکت بیر دەخاتەوە ئاوی گوت بە سۆلی گوت سووریشیان چکە لەگەر مارلۆ نێوانیان باش بوو دەڵێ بەڵێ لە شوێنەکەی مارلۆ دەچێت شوێنە ترسناکەکە Well, he did use magic to درێکش conjure گوتی spirits. ئەوە تاقیگەی جاندیە In a secret passage. جاندی لەو تاقیگەیەدا بە دوای شتێک داگەڕاوە و شتەکەشی دیارە بەنێنی کردووە چونکە شوێنەکە ئەوەندە نێنیە بۆیە درێک وا دەڵێت شوێنەکان ئاگەر سێری بکە زۆر نێنی دیارە بۆیە درێک ئەم قسەی دەکاتن باشان دەڵێتن چێ دەڵێتن لەوانەیە ڕێگایەکی نێنی شاردە بێتەوە بەس بە ئەوە داگن سەردا ئەوە ڕێگانێنەکەی بە چێ ڕێگانێنەکەی ئاشکرا کرد سۆلی یعنی بەڕاستی سۆلی ئەو جارەی Look at that. یارمەتی Crafty ئێمەیدا old bastard. وانی هاوڕێن John D. چکە گوتی با پاڵێک بنین بەمەوە And old. شوێنەکە ئاشکرا بوو های ئافریم کاکە سۆلی Whoa. بڕۆ خوارەوە مەترسە ئات Oh, here we go. Sully, give me a لێرەوە light. بڕۆن لە ڕووناچی دووبارە ئێستا باشترە Ah, much better. You know, one of these days you're really gonna have to start carrying your own matches. What are you talking about? Whoa. Looks like they really wanted to keep something out. We're in. Here, give me a hand with this. لێرەوە بەردەوام شتەکان زیاتر ئاشکرا دەبن ڕوون دەبێتەوە Looks like the family crypt. Pal Godfrey must be down here then, huh? With any luck. If he knew anything about the Atlantis of the Sands, he took it with him to the grave. So let's find the grave. Exactly. Let's see. It looks like he was trying to solve this, but he never quite finished. ئەو پازڵە تۆزێک ئیسعاز بۆ هاوڕێن وڵایی بە سێرێکی بکەین ئەگەر سێری بکەن ئەو چارسمەی وەکو ئەسپە وەکو بازە و ئەو شتانە دەبێ شوێنەکانیان دیاریکەین لە چێن دەردای ناوە ئێمەش بیان خێنێ ئەوێندەر وڵایی ئەوە تۆزێک ئیسعاجە لەبەری کەم چکە تاوات بەڕاستی تا لە بیرم نەماوە یەک دقە What is this? ئەوە کەمان لە پێشە Medieval game show? بۆی Very دەسوڕێتن elaborate. با سەرەتا Anything? ئەوم لە بیر ماوە یەک دقەت خۆ Now they would have hidden his tomb. Eh. Keep looking around. ئەسپەکە
بیخێنە کوێندەر ئەو ئەسپەکەیە ئەسپەکە ئەسپەکە لێرە بەس یەک دەقە ئەو چۆن دەستی لا دەبە ئەگە بە گوێرەی ئەسپەکە بێ هۆرس باشە بە شتێکی تریشە بە هەوڕیان لێرە ها زۆر شت ئاشکرا دەبوو ئەوە ئێرە لە ڕووناچەکەی لێ دێ یان نەکشت بە دیار دەکەوێتە ناوڕیان دانێکیش لێرە هەبوو لە بیرمە زۆر ڕاستە ئەوە لەکوێ بوو ئەوە لەکوێ بوو بەس ئەسپەکەم غەڵەتە وەڵا هەوڕێیان ئەسپەکە لێرەیە تا بە جێرەی ئەوە بی ئەسپەکە لێرە بوو ئەسپەکە ئەمیش ئەوم دەویست ئەوەش ئێرەیە ڕاستە ئەوەش ئێرەیە ئێستا یەک دانە ماوە بەس ئەو شتێ نازم بە شێر دەچێ و نازم شێریان نەبەڕست ئەوە لەکوێ بوو تۆزێکی سەعات ڕسمەکە هەوزەم هەند لێرە تۆزێک ئەوە کراوە ئەو تەوا هاوڕێن ویستم قسەشی بکەم بەس باش بوو ئاشکرا بوو کارێکی باشە بەڵێ با بڕێن بۆڕۆ هەمزانی بۆ کەچین ئەو خۆیەتی ئەوم بۆ دەگری ئاگرەکە ژیرێک دەخە Some sort of amulet. سێریۆ بەردە شتێک لێرە نووسراوە هەوڵەدا ڕێکی بێختەوە دروستی کاتەوە باسی ئەوە دەکاو نووسین دەگەڕێتەوە بۆیەمە نیکۆن لە سەدەی 16م لەوە دەچێ ناوی شارێک بێت بەڵێ شارێکە 3000 ساڵ کۆنە کەڵێ بەبێ نیوەکەی تری نازانین بەرەو کوێ بڕۆین بۆی بگەڕین ینی بەبێ نیوەکەی تر ئەمە ئامانجەکەمان دیار نییە بۆ قسەیەکەواتە نیوەکەی تری دەبێ کلۆی و چێ کەتەر لە سووریا بیدۆزنەوە ئامۆژگاری دەکەم چەکەکانتان دەرنێنن کارێکی جوانە پیا بە ڕێزەکان لێتەوە بڕۆ ئارتیفاکتەکە لە مستەر دریک وەرگرە وەڵڵا شانی ئەوە نییە خۆتی بۆ بەکوش بدەیت هاوڕێکەت پەیوانیە خۆتی بۆ بکش دەدەیت یەڵا نیت بیدەرێ ئەوە چییە؟ هات تاوەڕیان هات جێیشی قالونچەکان ئەو دەخۆشیەکەی لەوەیدا من هاتە ئێستا نازانم ئەو قالونچەیە یان جاڵجاڵۆکەیە بە قالوچە دەچی زیاتر مەسە منە لە دەوم ڕاتوە بڵێم جاڵجاڵۆکە زۆر سێرە نازانم شتێکی سەیرە لێرە زۆرتان نمە ئاگرەکەتان بگژێتەوە دوای بەختێکی باش ئێستا چی بکەین زۆر بە خێرای ڕێگای چوونە دەرێ دۆزینەوە زۆر نزیکن
يلا هاوڕێیان شوێنی Torches going out. ئەوتە دەوەرە وەرە We gotta find a way out of here. دەی سۆلی دەست سۆلی خەریکە دەمکوژن یاڵە یاڵە دەی بەرزم کۆ Give me a hand. دەی بڕۆ نەیت ئەلێرە تۆزێک ئیسعاجە ئەو میشنە یاڵە یاڵە هەر تۆزێک تاخیر بیمردی یاڵە نەیت Come on, we gotta go. Go. بڕۆ بڕۆ دەی Come on. دەی درێک وەڵڵا ئەو زانم مردم هاوڕێیان ئەوڵا بە ئەی هەوار لەو شەڵسە ئەتخوا دەرچوومە مردم وەڵڵاهی معقول نییە Come on. غاردە Coming from everywhere. غاردە ئەلێرە سۆلی بەربوویتۆ دەنام نامرە یاڵە دەی پیرە پیاو کورە دەهەستۆ ئەی هەوار دەی ئەو جارێ دەرچوو ئێتخوا معقول هاوڕێیان ئێوە بوو Jesus Christ, they're coming from لەسەر سۆلی من تاقی دەبم یاڵە دەی کورە دەهەستەوە کاکە دەهەستەوە تا ئەو جارێ ڕزگار بووم چوار گۆشەم زیاتر داگرت هاتنەوە دووبارە ئەی هەوار دەی درێک وە لە چیمە خۆشم نازانم یاڵە کورە دەی ئەی هەوار زۆر ناخۆشن ئەو سای ئەو میشنە زۆر ناخۆشە یاڵە زۆرمان نما هاوڕێیان زۆرمان نما ئەری وەڵڵا نەجات بووین ئەوە ئاخیرەن پازدا All right, you're clear. How about me? Turn around. دەرێ پشتم تێبکە بزانم هیچی پێوە نییە You okay? Yeah, I think so. All right, let's not go back. دەرێ in. باش دەێ ئاز دەکەم That's a good idea. دەرێ باجارێکی تر تاقی نەکەین و نەچینەوێن دەر No, we're not going that way. Whichever way we go, just promise me there's no goddamn spiders. حەزم دەکرێت قسێ بکاتن چی گوتاوڕیان دەڵێتن با نەچینۆ ئەوێن دەرجارێکی تر ئەوش دەڵێ بیرۆکەیەکی باشە جا دەڵێت هەر کوێ بێ کێشە نییە دەچین بەڵام بەڵێنم پێ بدە جاجاڵۆکەی لێ نەبێت پەیوەندی ئەو دوانە بەڕاستی پەیوەندێکی یەک لە پەیوەندە زۆر تایبەتەکانی دنیای گەیمە هاوڕێن بەس پارتەکە با لێرە درێژتر نەبێتەوە ئیشاڵە لە پارتی داهاتوو دێمە وڵاتان تاو کاتە یوای دڵخۆشی بۆ هەمووتان دەخوازم کاتێک خۆش بۆ یەکە بەیەکەتان تاو کاتە خواتان لەگەڵ